فدێکی باڵای حکوومەتی عێراق گەیشتە شاری کەرکووک و لەگەڵ ئیدارە و ئەنجومەنی پارێزگای کەرکووک تایبەت بە مەلەفی ئەمنی و ئیداری شارەکە کۆبوونەوە. وەفدەکە لەسەر ڕاستپاردەی سەرۆک وەزیرانی عێراق و بە سەرۆکایەتی سامر غەزبان وەزیری نەوت و جێگیری سەرۆک وەزیران بۆ کاروباری وزە و هەر یەک لە وەزیرانی شارەوانیەکان و سەرچاوەکانی ئاو و کارەبا و ژمارەیەک لە بەریکار و بەڕێوەبەری گشتی لە حکوومەتی عێراق پێک هاتبوون سەردانی شارەکەیان کرد. حکوومەتی عێراقی گرنگی تایبەت دەدات بە دۆخی شارەکە. سوپاس بۆخوا دۆخی ئەمنی کەرکووک ئێستا زۆر باشە، دەشمانەوێت بەرەو باشتر بڕوات لە بواری پرۆژە خزمەتگوزاریەکانی وەکو ئاو و کارەبا و دواتریش لە بواری ئەمن و ئاسایشدا پێشکەشکردنی پرۆژەی جیاواز بۆ شارەکە ئێمە کەمتەرخەمی ناکەین. تەنها گرنگی نادەین بە پێدانی دەسەڵات بە ئیدارەی شارەکە لە بەڕێوەبردننی ئیشوکارەکانی، بەڵکو پاڵپشتیشیان دەبین لە پێشکەشکردنی خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان. ئەمە پلانی گرنگی حکوومەتی عێراقە بۆ شارەکە. جاچی ئەگەر لە ئاسی سەرۆک وەزیران بێت یان وەزارەتەکانی حکوومەتی ئیتیحادی. بۆیە بە گرنگیەوە لەگەڵ پارێزگاری کەرکووک و ئەنجومەنی پارێزگای کەرکووک باسی پلانی حکوومەت دەکەین بۆ بەرەو پێشبردننی شارەکە لە سەرجەم بوارەکاندا. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە ئەمە یەکەم جارە حکوومەتی عێراق وەفدێکی باڵای لەو جۆرە ڕەوانەی شارەکە بکات. لای خۆیەوە کاکە ڕەش سدیق نوێنەری کورد لە کۆبوونەوەیان لەگەڵ وەفدەکە بە پەیامی ڕاگەیاند وەکو کورد کۆمەڵێک داواکاری ڕاوسەرنجیان لە سەر کەرکووک هەیە و لە کۆبوونەوەکە باسی لێوە دەکەن. کە گوێتان لێ بۆ ئامانجی ئەم وەفدە کە هاتوون وەفدێکی باڵایە بۆ کەرکووک بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی کەرکووک لە خەدەمات و لە ئیشەکان و لە ڕووی ئەمنی و لە ڕووی ئاوەدانکردنەوە لە ڕووی هەموو شتەکانەوە. دیارە وەفدێکی گەورەیە لەسەر داوای عادل عەبدولمەهدی هاتوون، لەسەرەوەی داوای ڕئیسی جمهوریە هاتوون ئەو وەفدە. ئینشەڵڵا دانیشین بە شێوەیەک شتەکانیان تێگەێنین و ئەوەی لە دڵی ئێمەیە ئەیگەێنینە وەفدەکە و پێشیان ئەڵێین ئەمە وەزعی شاری کەرکووکەوە ڕێمان بن و مەجالمان بنێ. ئێمە شتمان حازر کردووە و خۆشمان حازر کردوەکو کورد بۆ ئەوەی کە هەموو شتەکان بخینە بەردەستێ. لە دوای 16 ئۆکتۆبەر و نەمانی دەسەڵاتی لە شارەکە کورد نیگەرانە لە هەڵسوکەوتی پارێزگاری بە وەکالەتی کەرکووک و ئەو بڕیارانەی دژ بە کورد پەیڕەو دەکرێت. بۆیە پێشبینی دەکرێت جگە لە خزمەتگوزاری باسی یاساییکردنەوەی دۆخی شارەکە و سکاڵاکانی کورد بکرێت کە لە ماوەی ڕابردوودا گەیاندوویانە بە سەرۆک وەزیرانی عێراق سەبارەت بە دۆخی ئێستایی کەرکووک. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.